چەند گەورە بێ خەونەکانتان بەڵام لە هێز و توانای ئێوە کۆلێژی زمانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی سمپۆزیەمی سەرکردایەتیکردنی گەنجانی بە بەشداری سێ ڕاهێنەر و کەسایەتی بەناوبانگ و خاوەن ئەزموونی سەرکەوتوو لە سەرکردایەتیکردندا ڕێکخست. لە کۆنفرانسەکەدا هەریەکە لە شا سوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا و عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی جێبەجێکاری ڕێکخراوی ڕوانگە و خاتوونی هاندینی سەینتی دامەزرێنەر و بەڕێوەبەری ڕێکخراوی ئیمپاکت بەشدار بوون. جدیەت کلیلی سەرکەوتنی ئێوەیە. کەسێک سەرکەوتو نابێت کە ئیسە تۆ تەلەبی بیانی باوکو دیادایکی بە زۆر خەبرکاتەوە لە خەو بۆ جامیعە. تۆ خوێندن بۆ خۆ دەکەیت، بۆ خۆ دەخوێنی، بۆ خۆت پێگەی، بۆ خۆت سەرکەوتووە بی، ئەبێت تۆ جیاواز بی، بەردەوام بۆی تۆ بدوێ گەنجێکی جیاواز و سەرکەوتوو بی، ئەبێ وەکو هاوڕەکانی بیر نەکەیتەوە، وەکو ئەو شتە باوانە بیر نەکەیتەوە کە ئیسە لە کۆمەڵگاکەمانە هەیە، ئەبێ هەمیشە بگیرکەیتەوە لە شتێکی تازە. بەشداربووان وەک ڕاهێنەر ئەزموونی سەرکەوتووی کاری خۆیان و ڕێگاکانی سەرکەوتنیان بۆ ئامادەبووان خستە ڕوو. ئەگەر بتەوێ ببی بە کەسێکی سەرکەوتوو دەبێت شارەزایی خۆ زیاد بکەیت. ئەویش بەوە دەکرێت ڕۆژانە لە بوارە جیاوازەکاندا چالاکیت هەبێ بۆ ئەوەی کەسایەتیت گەشە بکات و پەیوەندیت لەگەڵ کۆمەڵگە بەهێز بێت. ئێوە گەنجی گەشببینن لە داهاتوودا سەرکەوتوو دەبن. قیاداتی نوێ پێویستیان بە مەهاراتی ئیداریە، دانانی ئامانجە، پلان دانانە، تەقیم، خۆ هەڵسەنگاندن و وەزع و پلان هەڵسەنگاندن بەرەو پێشە بەرەو پاشە، متابعی کاری ڕۆژانە و ئەوانە تا فعلەن ئینجازات تێدا بن، نەک نەشاط لە ئەجل نەشاتە هەروە بەڕێکردنی ژیانەکە. گەنجان و خوێندکارانی بەشداربووی کۆنفرانسەکەش باسییان لەوە کرد کە وەرگرتنی ئەزموونی کەسانی سەرکەوتوو دەبێتە ڕێنیشاندەریان بۆ گەیشتن بە ئامان جوابووری سربەخۆی خۆیان. کە توانیم سودمەند بم لە بیر و بۆ چوون و ئایدیای ئەو سێ کەسایەتیە بەڕێزەی کە ئەمڕۆ سیمیناریان پێشکەش کرد. بێگومان گەنجانی کوردستان پێویستیان هەمیشە بە ئامادەبوون و بە بەشداریکردنی ئەم جۆرە کارانەیە تاوەکو ئەزموونی زیاتر لەو کەسایەتیانە وەربگرن. کۆنفرانسی سەرکردایەتیکردنی گەنجان دەبێتە دووەم کۆنفرانس کە لە چەند مانگی ڕابردوودا تایبەت بە بەهێزکردنی توانای گەنجان و ڕاهێنانیان لە شاری سلێمانی ڕێکخراوە. ئاوەد مەحمودیان ئارتی، سلێمانی.